Network Plus with Yasin Haikaz. سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێربێن بەوانی کنوێن لە کورسی نێتوەرک پلس. لەوانەیە ئیمڕۆماندا باسی جۆرێک لە جۆرەکانی تۆپۆلۆژیای فیزیکی دەکەین، ئەویش ستار تۆپۆلۆژیە، تۆپۆلۆژیای ئەستێرە. لەوانەکەی ڕابردوو باسی تۆپۆلۆژیای بەسمان کرد، بەس تۆپۆلۆژی کە گوتمان کۆنترین جۆرە لە جۆرەکانی شێوازی بەستینی تۆر، بەڵام ئیمڕۆ کاتێک باسی ستار تۆپۆلۆژی دەکەین یەکێکە لە هەرە جۆرە بەناوبانگەکانی تۆپۆلۆژیای فیزیکی کە زۆر بەربڵاوە و زۆرترین بەکارهێنانی هەیە لە گشت بابەتەکانی نێتوۆرک. با دەست پێ بکەین بە پێناسەی ستار تۆپۆلۆژی. تۆپۆلۆژیای ئەستێرەکان هەموو ئامێرەکان بەستراوەتەوە بە ئامێرێکی ناوەندی وەکو هەب یاخود سویچ. هەر ئامێرێک پەیوەندی لەگەڵ ئامێری ناوەندی دەکات کە دواتر داتاکان دەنێرێت بۆ ئامێری مەبەست. بەڕێوەبردن و چارەسەرکردنی کێشەکانی ئاسانە، بەڵام ئەگەر ئامێری ناوەندی شکستی هێنا ئەوە تەواوی تۆڕەکە کاریگەری لەسەر دەبێت. کاتێک ئێمە دەڵێین هەر ئامێرێک پەیوەندی لەگەڵ ئامێری ناوەندی دەکات کە دواتر داتاکان دەنێرێت بۆ ئامێری مەبەست، هەر وەکو وانەکەی ڕابردوو کاتێک باسی کلاینت و سێرڤەر دەکەین کە گوتمان کلاینت ئەو ئامێرانەنا کە داوای خزمەتگوزاری لە سێرڤەر دەکەن. نەفسی فیکرە لە تۆپۆلۆژیای ئەستێرەیە. کاتە کۆمپیوتەرەکان دەیانەوێت پەیوەندی لەگەڵ یەکتر بکەن، ڕاستەوخۆ ناتوانن پەیوەندی لەگەڵ یەکتر بکەن، دەبێت پەیوەندیەکەیان بڕواتە ناو ئامێری سویچ یاخود ئامێری هەب. باشە، پاشان ئامێرەکە داتایەکەی دەگوازێتەوە بۆ کۆمپیوتەرەکەی تر. وەک لە وێنەیە دەیبینن هەموو کۆمپیوتەرەکان کاتە قسە لەگەڵ یەکتری دەکەن و داتا و زانیاری دەگوازنەوە لە نێوان یەکتر لە ناو ئامێرەکەی ناوڕاست دەبێ، ئەگەر خۆی سویچ بێ یاخود هەب بێ یاخود ڕاوتەر بێ. ئەوە گرنگە بزانن لە تۆپۆلۆژیای ئەستێرە گشت کۆمپیوتەرەکان، گشت ئامێرەکان 100% بڕبڕەی پشتی نێتوۆرکەکەیان ئامێرەکەی ناوڕاستە کاتێک سویچە یاخود هەبە یاخود ڕاوتەرە. باشیەکەی لەوەیدایە کاتێک کۆمپیوتەرێکمان لێرە تووشی کێشە دەبێ، کۆمپیوتەرەکانی دیکە هیچ کاریگەریان لەسەر نییە، دەتوانن ئیشی خۆیان بکەن و هەروەها بمانەوێت ئامێرێک زیاد بکەین تۆڕەکەمان ناکەوێت، چونکە ئێمە لە باس تۆپۆلۆژی گوتمان ئەگە بمانێت کۆمپیوتەرێک زیاد بکەین تەواوی تۆڕەکە لە کار دەکەوێت. بەڵام لە ستار تۆپۆلۆژی کاتێک بمانەوێت ئامێرێک زیاد بکەین هیچ کاریگەری لەسەر ئامێرەکانی دیکە نییە، چونکە هەر دانەیەک لە ئامێرەکان بە شێوازێکی سربەخۆ کار دەکەن. کێبڵێکیان هەیە، کێبڵەکە بە سویچەکەەوە بەستراوەتەوە، هیچ کێشەی نییە ئەگەر ئامێرێکی دیکە بێ بۆ ناو تۆپۆلۆژیەکە. بەڵام لێرە کاتێک باسی ئەو خاڵە گرنگە و باشە دەکەین و زیانێکیشی هەیە دەبێت باسی بکەین کە زۆر گرنگە. لە کاتێک ئامێری ناوڕاست کە سویچە یاخود هەبە یان ڕاوتەرە، ئەو ئامێرە تووشی کێشە دەبێ، تووشی گرفت دەبێ، باشە، گشت کۆمپیوتەرەکان لە کار دەکەون، چونکە هەر هەمویان وەک لە وێنەی دیارە هەر هەمویان پشتیان بەو ئامێرە بەستیوە کە لە ناوڕاستە. جا ئەو ئامێرە بە هەر هۆکارێک تووشی ئەپدێت بوو یاخود کارەبای لەسەر کوژاوە یاخود ئامێرەکە سوتا یاخود ئامێرەکە توانای هەڵگرتنی بارهارگرانی گشت کۆمپیوتەرەکانی نەبوو، ئەو کاتە ئەو ئامێرە کە تووشی کێشە دەبێ گشت کۆمپیوتەرەکان ناتوانن کاری خۆیان بکەن، تۆڕەکە لە کار دەکەوێ. بابینە سەر سوودەکانی وە زیانەکانی تۆپۆلۆژیای ئەستێرە. سوودەکانی بەڕێوەبردننی ئاسانە و لە کارکەوتنی ئامێرێک کاریگەری لەسەر ئامێرەکانی دیکە نابێ. وەک لە وێنەیە کە گوتمان کاتێک ئامێرێک لە کار دەکەوێ گشت کۆمپیوتەرەکان و نێتوۆرکەکە لە تۆڕەکە دەتانن کاری خۆیان بکەن، زۆر بەباشی پەیوەندیان بەو کۆمپیوتەرەوە نییە. کاتێک لە کۆمپیوتەرەکەی خۆی لە کێبڵەکە تووشی کێشە دەبێ، کێبڵەکەی ئیش ناکاتن، کۆمپیوتەرەکانی دیکە هیچ کێشەیان نییە. باشە، لە ڕووی زیانەکانی گرانبەهایە و شکستی ئامێری ناوەندی هەموو تۆڕەکە دەخاتە خوارەوە. کاتێک دەڵێن گرانبەهایە ئێمە بەو شێوازە ناڵێن کە شتەکە زۆر گرانبەهایە، بەڵکو ئامێری سویچ چەندین مۆدێلی هەیە و چەندین شێوازی هەیە، یانی لە ڕووی نرخی نزمەوە دەست پێ دەکا تاکو سویجی زۆر گرانبەها کە چەندین تایبەتمەندی زیاتری تێدایە. هەندێک سویچ هەیە کە پێی دەڵێن سویجی لایەری سێیەم کاری ڕاوتەریش دەکاتن.
فبۆیە لە ڕووی نرخەوە لای خۆتە کە بایچەند بودجەت پێ بۆ کڕینی ئامێرەکان و لە ڕووی کێبڵەکانیشەوە هەروەها کێبڵی باش نرخی گرانترە، کێبڵی کات 6 و کات 7 و کات 5 ئەوانە نرخیان هەرزانترە. بەڵام کاتێک ئێمە باسی تەپۆلۆژیای ئەستێرە دەکەین یەکێکە لە هەرە بەناوبانگترین تەپۆلۆژیاکان کە لە گشت سێکتەرەکانی نێتوۆرک بەکاردێ ئەو شێوازە تەپۆلۆژیایە چونکە تایبەتمەندیەکانی زۆ زیاترە لە زیانەکانی و کاتێک دەڵێین ئامێری ناوڕاست کاتێک تووشی شکست دەبێ گشت کۆمپیوتەرەکان ناتوانن پەیوەندی لەگەڵ یەکتر بکەن ئەوەشیان دەکەوێتەوە سەر زیرەکایەتی خۆت چونکە گەر تۆ ئامێرێکی کوواڵەتی نزمت بەکارهێنا کە توانای هەڵگرتنی بارهەرگرانی ئەو هەموو کۆمپیوتەرانە ناکە ئامێرەکە بە نزیکترین کات تووشی کێشە دەبێ بەڵام گەر تۆ ئامێرێکی باشت بەکارهێنا کە توانای هەڵگرتنی کۆمپیوتەرەکانت هەبێ بۆ نمونە 16 کۆمپیوتەرە 15 کۆمپیوتەرە لە یەک ئامێری سویچ تۆ ئەو کاتێ هیچ کێشەیەکت نابێ و هەروەها لە ڕووی پاوەەر سپلای لە ڕووی کارە باوەش دەبێت بیری لێ بکەیەوە کە کاتە کارەبە دەگژێتەوە بۆ نمونە پێویستە ئەو سویتجە کارەبای لەسەر نەگژێتەوە هەردەم لە پەیوەندیدا بێ تاکو هیچ کێشەیەکت بۆ دروست نەبێت. ئەمەیان هەموو شتێک بوو بۆوانەی ئیمڕۆ کاتێک باسی تەپۆلۆژیای ئەستێرەکانمان کرد هیوادارم لەوانەکە زۆر باشی تێگەیشت بن وانەی داهاتوو باسی تەپۆلۆژیایەکانی کە دەکەین هەرشاد بن.